سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیانی خۆشەویست وانەی فیزیای پۆلی 12 بەردەوام دەبن لەگەڵتان لەوانەی ڕابردوودا کۆمەڵێک پرسیاری شەریعەت کۆمەڵێک پرسیاری حیسابیمان هەرکرد لەسەر ئاوازە هارمۆنیەکان کۆمەڵێک پرسیاری دیکەمە مایە لە پێداچوونەوەی بەش هەر پرسیارێک تایبەتمەندی و داواکاریەکی خۆی هەیە یەک لە پرسیارەکان پرسیاری سی پێداچوونەوەی بەشە لەبەر یەک دەستەواژەی پرسیاری باڵەکەم پرسیارێکی زۆر ئاسانە پرسیاری سی بزانین دەڵێت چێ؟ دەڵێت درێژی جۆگەی گوێی مرۆڤ لە نمونونەکان وەرمانگرتیە گوێی مرۆڤ دەتوانین وەکو بۆرەێک لاکراوە مامەڵەرگەکەوین لەبەر چی وایە؟ لەبەر ئەوەی لە ڕووی دەرەوەدا کراوەتەوە بەڵام لە ڕووی ناوەوە بە پەردەدا پۆشراوە کاتە بۆرەکی یەکلاداخراوە درێژی ئێڵەکەی دایتەمە بە سانتیمەترە دابەشی دەکەینەها ئێڵمان دەکاتە 2.8 دابەشی سەتیکەین دەکاتە لە 1028 مەتر ئەوە درێژی جێگەی گوێی مرۆڤمانەیە ئەها بۆڕێکی یەکلاکراوەمانەیە وەلای پەردەی گوێدا داخراوە لە دەوروبەری کام لە لەردا کام لە لەرە چی دەوێتن باشترین بیستن قوتابی خۆشەویست لەلەری باشترین بیستن یعنی لەلەری بنەڕەت لەلەری باشترین بیستن واتە لەلەری بنەڕەت چەندە ئەوە تێبینی بکەم خێرایی لە هەوای ناو گوێی مرۆڤ 340 مەتر لەسەر چرکەیە واتە لەلەری بنەڕەت دۆزەرەوە ئەو تێبینێنە داتە دەبی لە خۆ تێبینیکەین باشترین بیستن واتە لەلەری بنەڕەت دۆزەرەوە کەواتە مادام بۆڕێکی یەکلاکراوە یاسای بۆڕێ یەکلاکراو دەنووسم FN دەکاتە NV لەسەر 2L داواکاریەکە F1 کەواتە دەرم F1 دەکاتە 1 جارانی V-ەکەمان 340 دابەشی 2 ئێڵەکەشمان چەندە؟ ئێڵەکەمان لە 1028 بوو هەموو جانکەوانێک لە بۆ ژێرێک لە بۆی شەکەر غەڵت نەی باسی بەکەی کەواتە F1مان دەکاتە 3036 هێرتز 3036 هێرتزە ئەگەر لە خشتەی ئاستی توندی دەنجیش تەماشای خشتەکەی بکەی وێنەکمان هەبوو لە نێوان لەر و توندی دەنگ دەمانگوت ئەو دەنگانەی کە دەکەونە ناوچەی 3000 لە توندێکی کەمیشدا دەبیستێتن ئەو باشترین بیستنە لە توندێکی کەمیشدا و دەنگا دەستێت کاتە باشترین بیستنیشمان چەند دەرچوو 3000ەکان دەرچوو پرسیاری سیویەک تەنها داواکاری گۆڕایە ڤمان دۆزیتەوە ئێفمان دۆزیتەوە ئەو جارە بە ئێڵی بدۆزینەوە داواکارێکی هەیە لە پرسیارەکەی دەرێ ئێڵ چەندە لەلەری بنەڕەتی بۆڕی جۆری بۆرەکەمان دوولاکراوەیە ئەوە لەلەرە بنەڕەتەکەی داوەتەمە 320 هێرتزە خێراییشی داوەتەمە خێرای پێشتریش باسم کردیە چەندی دای ئەوی بەکاردێنم داوای کرد وەکو پرسیارەکان پێشتر دەیدۆزمەوە داوای نەکرد بوو نەشی دابووەت و ئەوە 340 بەکار دەهێنین دەرێت درێژی بۆڕەکە چەندە داواکاریکە چییە؟ ئێڵمان چەندە داواکاری باچیە لەلەری دوو هارمۆنی دوای ئەوە مادام دوولاکراوەیە هەموو هارمۆنەکان پیا دەبێت دووقلی دوای یەکی چ دێتن F2 دێتن و F3 دێتن ئەگەر هاتو لەو پرسیارە یەکلاکراوە بە دووقلی دوای یەکی چ دێتن 3 و 5 بەڵام ئەوە دوولاکراوەیە بزانین دەڵێن چێ لە بۆ لقی ئەلف دەڵێن FN دەکاتە NV لەسەر 2L F1 دراوە کەواتە پەیوەندەکەی پێچ دەنووسم F1 دەکاتە 1V لەسەر 2L بە پێی ئێڵی بنووسم جێگۆڕینەوەی L یەکسانە بە چێ V لەسەر 2F1 V-ەکەمان 331 دراوە و 2 جاران F1شمان 320 ئێڵەکەمان لە بۆ دەرەچیتن 0.52 مەتر ئەگەر بە سانتیمەتری دابایە مەتری بکەینە سانتیمەتر جارانی سەتە جارانی سەتیکەین دەکاتە 52 سانتیمەتر یان ئەگە بۆن لە هەڵبژارنەکەی بە مەتری نەبوو ئەوەی جارانی سەت دەکەین چکو مەتری بکەینە سانتیمەتر جارانی سەتە دەبۆ 52 سانتیمەتر ئەوە لە قێلف لقی با دوو هارمۆنی دوای هارمۆنی یەکەم دەڵێن چێ واتە هارمۆنی دووەم دەکاتە دوو ئەوەندی هارمۆنی یەکەم دوو جارانی 320 دەکاتە 640 هێرتز
هارمۆنی سێم دەکاتە سێ ئەوەندەی هارمۆنی یەکەم ئێرە هەمان چ ژمارەك بێ ئێرە هەمان ژمارەیە دەکاتە سێ جاران هارمۆنی یەکەم زۆر جار قوتابیەوە بەکارێتون هارمۆنی یەکەم سێ جاران هارمۆنی یەکەم نەمان گوتێ سێ جاران هارمۆنی پێشە خۆی نە هارمۆنی یەکەمە لە یاساکەی کەواتە هارمۆنی یەکەمیشمان 320 دەکاتە 960 هرتز. پرسیاری 32 لە بەشی سێمیش ئەو شێوازە پرسیارەمان هەبوو ئەمە گوێی مرۆڤ ئەو دەنگان دەویستێت کە لەلەکانیان 20 تا 20 هەرتزیدایە ئەوە لەلەرە بوون ئەگە لەلەری سەرەتایەکەمان 20 هرتزبی لەلەرە کۆتاییەکەمان 20,000 بۆ ناوێدرێن ئێفی 2 درێژی شەپۆلی ئەم دوو لێرە چەندە یعنی درێژی شەپۆلی ئەم دوو لێرە چییە لاندای یەکەم لە بۆ لەلەر یەکەم لاندای یەکەم دەدۆزینەوە لە بۆ لەلەری دووەمیش لاندای دووەم دەدۆزینەوە ئەمە هەمووان دەزانین ئەو دەنگانە دەبیستین کە لەرەکانیان 20 تا 20 هرتزە ئەگە لە پرسیارەش لە بۆ تاتەوە ئەگە خێرایی دەنگمان 343 مەتر لەسەر چرکە بێتن ئایا مەودای درێژی شەپۆلی بیستراو چەندە مەودای درێژی شەپۆلی بیستراو چەندە ئێستاکە یاسامان هەیە دەرێن V دەکاتە F جارانی لامدا لامدام دەوێت دەکاتە V لەسەر F لامدای یەکەممان بێ F یەکە لامدای دووەمم بێ F دووە V یەکەمان 343 V هەر 343 جارانە ئەگە لامدای F یەکەم بەکاربینین ئەومانە بۆ دەرەچیتن 0.343 دابەشی 20 کەم لە بۆمان دەرەچیتن 17.15 دەرەچیتن 17 ئەوە دابشکەین 17.15 دەرەچیت 0.15 چی لامدا بە مەتر دەپیرێتن ئەگەر هاتوو ئیفی دووەم بەکاربینەوە کە 20,000ەکەیە چکۆ مۆدای بیستنا لە بۆمان دەرەچیتن 0.017 ئەو بە مەتر کەواتە ئێستا مەودای بیستنی گوێی مرۆڤ چییە ئەو درێژی شەپۆڵان دەبیستین لە 1715 متر تاوەکو 17.15 متر کەواتە مەودای درێژی شەپۆلی بیستراو چییە ئەو مەودایە دەبیستین وە پرسیاری 34شمان هەیە ئەویش داواکاریەکی جیاوازی تێدایە کە تا ئێستاکە ئەو داواکاریەمان نەدۆزیوەتەوە لەبەر داواکاری لقیبا پرسیارەکەی حەل دەکەین بۆڕێکەمان دوولاکراوەیە جۆری بۆڕێکە دوولاکراوەیە درێژیەکەی 2.46 مەترە خێرایی دەنگ لە هەوای ناو بۆڕێکەدا 345 لە لەری بنەڕەتی ئەم بۆڕێت چەندە لە لەری بنەڕەتەکە داواکراوە گوتمە ئەو دەنگانی دەبیستین لە نێوان 20 تا 20,000 هرتزدا 20 کیلو هرتز یعنی 20,000 هرتز کیلو لابن جارانە ئەوە 20 هرتز ژمارە هارمۆنیەکانی دەوێت لقی بە ژمارە هارمۆنیەکانی کە ئەگەری بیستنیان هەیە چەندە دەڵێم چێ مادام بۆڕێکی دوولاکراوەمان هەیە لە بۆ لقی ئەلف یاسای بۆڕی دوولاکراوە FN دەکاتە NV لەسەر 2L F1 داواکراوە لە لەری بنەڕەتی داواکراوە دەکاتە 1 جارانی ڤیەکە 345 دوو جارانی ئێڵەکەمان چەندە 2.46 کەواتە F1مان لە بۆ دەرەچیتن 7.1 هرتز ئەوە لە لەری بنەڕەتیمان دۆزیەوە کە داواکاریەکی نوێ نییە چەند جارێک بۆ شێوازەی دۆزیمانەوە بەڵام لقیبا داواکاریەکی نوێیە وا دابنێ لە پرسیارەکە بەس لقیبا داواکراوە ژمارەی هارمۆنیەکان کە ئەگەری دروستبوونی هەیە n چەندە n یعنی ژمارەی هارمۆنی دەڵێم چێ مادام بۆڕی دوولاکراوە یاسای دوولاکراوە دەنووسم FN دەکاتە NV لەسەر 2L ئەوە ژێرە یەکە دوولا دوونێوەندە چی بکەین یەک جاران NV دەکاتە NV دەکاتە چ FN جارانی 2L با درێژی کەینەوە ئەمە n مان دێ ئەو لەگە نەزانراوەکەی لە ژێرەوە n V لە ژێرەوە FN جارانی 2L لەسەرەوە ئەوە ڤیەکەمان هەیە ڤیەکەمان چەند بوو ڤیەکە 345 ئەوە 345 ئێڵەکەشی دا لە پرسیارەکەی 2.46 جارانی 2
جارانی FN FN کامی بەکاربینیم هەر ئەوەندەی F لێ پرسیارەکەی لەرە گەورەکەی بەکاردێنین ئەو FN لەرە گەورەکە بەکاردێنین چونکە ژمارە ئەو هارمۆنیان کە ئەگەری دروست بنیابی دەبی گەورەترین لەرەی بەکاربینین گەورەترین ئەگەری بەکاربین گەورەترین ئەگەرەکەمان چێ گەورەترین لەرە کەواتە لەرەی گەورەکەمان چەندە 20,000 N دەکاتە 285 ژمارە هارمۆنی بەبێ یەکەیە قوتابی خۆشەویست ئەگەر لەو پرسیارەی ئێڵی بگۆڕم ژمارە هارمۆنی 20 دەگۆڕێتن ئەگەر هات و خێرایی هەوا شەپۆڵەکانی دەنگ لە هەوایدا بگۆڕن دیسان ژمارە هارمۆنی دەگۆڕێتن کەواتە کە پرسیار لە بۆ هاتەوە یەکسەر ئەنجامی کتابی هەڵمەش بێت جێرا چونکە لەوانەیە یەکێک لە دراوەکان گۆڕانکاری بەسەر ژمارەکەی دادبی کەواتە ئەنجامیش گۆڕانکاری بەسەدا دێتن کەواتە حەلی خۆمان دەکەین ئەوجا ئەنجامی هەڵدەبژێرین پرسیاری 35مان هەیە دەرێ بۆرەکی دوولاکراوە لەرە بنەڕەتەکەی لەلەری بنەڕەتی بۆرەکی دوولاکراوە دەنووسین دوو لەلەرە بنەڕەتەکەی چەندە 261.6 هێرتزە بۆرەکی ترمان هەیە لەسەرێکی داخراوە یعنی یەک لا داخراومان هەیە ئەو یەک لا داخراوە هارمۆنی سێم هارمۆنی یعنی F سێم یعنی F3 ئەوەی چێ یەک لا داخراوەکەی بە لەلەری بنەڕەتی بۆرەکەی یەکەم دەدەکاتن بە چ دەدەکاتن بە لەلەری بنەڕەتی بۆڕەکەی یەکەم لە خۆی پێمان دەرێ هارمۆنی سێم یەک لا داخراوەکەی لەلەری بنەڕەتی بۆڕەکەی یەکەمە کاتە لەلەری بنەڕەتی بۆڕەکەی یەکەمیشمان دوولاکراوە بوو کاتە هارمۆنی سێمەکەش پێمان دەرێ هەمان لەلەری بنەڕەتی بۆڕەکەی پێشۆکە لەلەری بنەڕەتەکەی 261.6 هێرتزە بەراورد بکە لە نێوان درێژی دوو بۆڕەکە بەراورد بکە لە نێوان درێژی دوو بۆڕەکە مەسەلەن ئێڵەکی بە پێی ئێڵەکی دیکە دەنووسین ئەوە داواکراوەکەیە بۆ منە ئێڵەکی یەک لا داخراوی بە پێی ئێڵی دوولاکراوە بنووسین ئەوە نیشانەی پرسیارە ئایا بەراورد بکەین درێژی بۆڕێک لا داخراوەکە چەندی درێژی بۆڕێک لە دوولاکراوەکەیە یعنی بەراورد دەکەین لە نێوان درێژی دوو بۆڕێکە ئەوە داواکراوە جاتەمەشا لێرەوە دەست پێ دەکەم ئەوەی درایتە من هارمۆنی یەکەم پێمان دەڵێت چێ کە ئەو دوولا یەکسان بن ئەو دۆژ یەکسان دەبن کەواتە لەلەری بنەڕەتی بۆرە دوولاکراوەکە یەکسانە بە هارمۆنی سێمی یەک لا کراوەکە ئەو لە خۆی مادام هەمان لەلەریان هەیە کەواتە ئەو دۆش یەکسان دەبن ئەگەر یاسا ئەو خوردی کەمەوە دەکاتە چێ دوولاکراوە NV ئێنەکەمان یەکە یەک V لەسەر 2L بەڵام ئێڵەکەمان ئێڵی چیە ئێڵی بۆرە دوولاکراوەکەیە یەکسانە ئەگەر ئەوەش بشتێنین دەکاتە چێ ئێنەکەمان سێە چکو هارمۆنی سێمە V لەسەر مادام یەک لاکراوێت 4L 4Lی چێ 4Lی یەک لا داخراوە ئێستا ئەو ڤە لەگە ئەو ڤە کورد بووە دوولا و دوونێوەندە چی بکەم دوولا دوونێوەندە چی دەکەین یەک جاران چوار دەکاتە 4Lی یەک لا داخراو یەکسانە بە چێ دوو جاران سێ دەکاتە 6Lی دوولا کراوەکەی ئەگەر ئەو چوارە بستەوە بەری دەستە ژێرەوە کاتە چی لێت نتوان بە دوو شێوازی بنووسم ئاسایی ئەگەر پێ ئێڵە یەک لا کراوەکەی بنووسم ئێڵی یەک لا کراوە دەکاتە ئەو بەریمان لەسەرەوە 6Lی دوولا کراوە لەسەرەوە ئەوەی لەگەر نەزاندراوەکەی چارەکەستە ژێرەوە شەشیدا بەشی چاریکەین ئەو ئەنجامە دەکاتە 1.5 کاتە ئێڵی یەک لا داخراوەکە کە چەند جارە کاتەوە 1.5 ئەوەندەی ئێڵی دوولا کراوەکەیە ئەگەر هەڵبژاردنەکان ئەوە هەبوو هەڵی دەبژێرم بابزانم بەس ئەو هەڵبژاردنەم هەیە بەس ئەویان ڕاستە ئەگەر بە پێی ئێڵی دوولا کراوەکەی بنووسم بە پێی ئێڵی دوولا کراوەی بنووسم ئەو جارە ئەو شەشە بستە ئەو بەری دەستە ژێرەوە بزانە ئەو بەریەکسانە لەسەرەوە 4Lی یەک لا داخراو لەسەرەوە شەشەکە لە ژێرەوە 4 بە 6 دەکاتە 0.67 ئەگەنا بە شێوەی کەرتی دایەمە دەرێن چێ دەرێن ئێڵی دوولا کراوە
بەسەر دوی دەکاتە دوو بەسەر دوی دەکاتە سێ دەکرێت ئەو هەڵبژارنە چ دابی دوو لەسەر سێی ئێڵی یەک لاکراوە بیتن کەواتە ئەگە هەڵبژارنەکە ئەوش تێدا بوو ئەوەشیان هەڵدەبژێرین ئەو پرسیاری 35 پێداچوونەوەی بەش بوو. پرسیاری 11 لە پێداچوونەوەی هەڵسەنگاندنی بەشە چەند جارەکاتەوە چەند جارێک ژمارەکە گۆڕایە ئەگەر فوت کردە دەمی بوتڵێک ئاوازێکی دەرکرد بوتڵەکمان هەیە ئاوازێکی دەرکردیا بە لەرەچ وا دابین ئەو لەرە بنەڕەتەکەیە بوتڵ لە بوتڵی پێ نارێت جۆری گۆرەکە چییە ئەگە بوتڵەکی بچێشین لایەکی داخراوە ئەو لایە داخراوە بەڵام لایەکی کراوەتەوە کەواتە هەر کاتێک گوتی بوتڵ یەک لا داخراوە یەک لا کراوە هیچ فەرقی نییە لەلەری بنەڕەتی یەک لا داخراوەکمان هەیە 250 تزا هارمۆنی دوای ئەوەی چەندە چ کاتێک هارمۆنی دوای ئەوەی دەبیستن ئەگەر بەهێزتر فوتی بکەین کەواتە هارمۆنی دوای یەکی مادەم یەک لا داخراوە هارمۆنی دوای یەکی چ دێتن هارمۆنی سێم داواکراوە زۆر بە ئاسانی دۆزیۆن دەرێن هارمۆنی سێم دەکاتە سێ ئەوەندەی هارمۆنی یەکەم سێ جاران 250 دەکاتە 750 هێرتز ئەو هارمۆنی دوای ئەوەی دەکاتە 750 هێرتز. پرسیاری 12 هەڵە هەڵسەنگاندنی بەشە دەرێ لەم ژێی خوارەوە ئەوە ژێیەکە بە هارمۆنی شەشەم دەلێرێتەوە ئەگە پێشمان نەرێتن تەماشا دەکەین ئەوە یەک قولف دوو قولف سێ قولف چوار پێنج شەش ئەوانە قولفەکانن کەواتە لە ژێیدا دەمانگۆ ژمارە قولفەکان ژمارە هارمۆنی دیار دەکاتن ژمارە قولف یەکسانە بە ژمار هارمۆنی یەکسانیشە بە شەش ئەگە وەش نەرێتن دەبی لە وێنەکەی سوودی لێ وەرگرم. درێژی شەپۆڵ چەندە لامدا داوا کراوە چەندە ئەگەر هاتو درێژی ژێ و درێژی شەپۆڵ تێکراو مەکە درێژی ژێ یعنی ئێڵ درێژی شەپۆڵ یعنی لامدا درێژی ژێیەکەمان 1 متر بێتن زۆر بە ئاسانیشی کاری دەکەین ئەو درێژی شەپۆڵانی کە شەپۆڵ ئێستاوە پیا دەکەن لە ژێدا دەمانگۆ دەکاتە 2L لەسەر ژمارەی هارمۆنی دەکاتە 2Lەکەمان یەکە ژمارەی هارمۆنی ژمارەی قولفی یەکسان کە دەکاتە 6 دوو جارانێکی کاتە دوودا بە شەشی کەم دەکاتە 0.33 ئەوە چمان دەوسۆ درێژی شەپۆڵەکە بە مەتر دەردەچێتن. کۆتا پرسیار کە لە بۆت حەڵ دەکەم پرسیاری 107 لە مەزەمە وزاریەکەم ساگ لە ساڵەکان بۆ شێوازاتەوە کە ئەو شێوازە داواکاریە لە کتابیدا نییە بەڵام فکرەکەی هەیە دەرێت ژێیەکی توندکراوە ژێیەکمان هەیە ژێ بابەتەکەم ژێە لە نێوان دوو خاڵدا لەبەر لێرینەوەدا شەپۆڵێکی وەستا و تێدا پیا بوو ئەگە لەلەری هارمۆنی سێم لەلەری هارمۆنی سێ یعنی ئێستا کە لەو پرسیاری چی دایتەمن ئێفی سێ داوەتە من خێرایی شەپۆڵیشمان هەیە لە ژێیەکەیدا داواکاریەکە چیە ئایا درێژترین درێژی شەپۆڵ چەندە درێژترین درێژی شەپۆڵ واتە لاندای بنەڕەت لەلەری بنەڕەت دەمانگۆ چیە کەمترین لەلەری شەپۆڵێکی وەستاوە بەڵام درێژترین درێژی شەپۆڵ دەمانگۆ چیە درێژی شەپۆڵی بنەڕەت عکسی لەلەریە نارێن کەمترین درێژی شەپۆڵ دەرێن درێژترین درێژی شەپۆڵێکی وەستاو پێ دەرێن چێ لامدای بنەڕەت کاتە داواکاریەکە لامدای بنەڕەت چەندە زۆر بە ئاسانی توانین بدۆزینەوە برێن چێ بڵێن FN دەکاتە NV لەسەر چ ژێ 2L لەبەر چەوەی بەکاردێنم لەبەر ئەوەی ئەو درێژی شەپۆڵانەی کە شەپۆڵێکی وەستاو پیا دەکەن لە ژێیەکدا بۆی پەیوەندی دەنوێن لامدا دەکاتە 2L لەسەر ژمارەی هارمۆنی ئەمە ئەگەر لامدای بنەڕەتمان بێ یعنی هارمۆنی یەکەمە 2 بەڵام کا ئێڵم نییە کاتە ئێڵم نەدەی بۆ پەیوەندی بیدۆزمەوە ئیشەکەم ڕاوەستا بزان لێکوانە ئیشەکەت ڕاوەستایە کاتە بەپێی ئێڵی بنووسم جیان دەگورێتەوە ئێڵ یەکسانە NV لەسەر 2FN دانانەوەکەی دەکەم ئێنەکەمان لە دراوەکەی چی درایە هارمۆنی سێم دراوە کەواتە سێ جارانی ڤیەکەمان چەندە 345
دوو جاران ئێفی سێمان 575 ئەو ئێڵەمان لە بۆ دەرەچیتن بە مەتر دێم ئەلێرە دادەنێمەوە لامدایەکەمان لە بۆ دەرەچیتن بە مەتر کەواتە فکرێ ئەو پرسیارەی ئەگە گۆتی درێژترین درێژی شەپۆڵێکی وەستاو یعنی لامدە یەکەم دەتوانم بۆ شێوازەش ئامادەیکەم بە ڕێگای دووەم ئەوە ڕێگای دووەم چیە؟ ئەدی نارێن لامدا دەکاتە ڤی لەسەر ئێف ئەگەر لامدای بنەڕەت بی دەبی ئێفەکەشت ئێفی بنەڕەت بیتن ئێف ڤیەکەمان هەیە ڤیەکەمان 345 بەڵام لەرەلەری بنەڕەتم نییە کەواتە زۆر بە ئاسان توام لەرەری بنەڕەتی ئامادەکەم کە لەرەری سێم هەیە ئێفی سێ دەکاتە ئێفN دەکاتە N F1 لە پرسیارەکەی ئێفی سێ دراوە دەکاتە سێ F1 ئەگەر F1 ئیشەکەم ڕاوەستا لەسەر F1 ئەگەر F1 ئامادە دەکەم دەکاتە ئێفی سێ ئەوە لەگە نەزانراوەکەی لەژێرەوە ئێفی سێ یەکەمان 575 دابەشی سێ دەکەین کەواتە ئەو لەرەی بنەڕەتەکەمان لە بۆ دەرەچی بەهێرتس دێم چ دەکەم؟ دێم ئەو ئەنجامی لێکواندا دەنێمەوە درێژی شەپۆلی بنەڕەتمان لە بۆ دەرەچیتن بە مەتر لەوانەی داهاتوودا باسی بەشی پێنجەم دەکەین موگناتیسی ئەو هەموو بابەتانە بوو کە لە بەسی چوارەمدا هەبوو بە هیوام سوودەکەم بێەوەی خۆشەویست گیان دەبێت